ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بێریوان حەمیدم ئێوارەیەکی نوێی سلێمانیتان پێشکەشەکەم هیوادارم بینەری پرۆگرامەکەمان بن باسی تەوەرێکی گرنگەکەین باز لە گرنگی پەروەردەی میدیایی ئەەکەین لەگەڵ میوانەکەم دکتۆر شوان ئادەم ئەیڤس کە هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە کللتورەکانی ڕۆژنامەگەری و پاراستنی مافی تایبەتمەندێتی و هەروە سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیایی کوردیە دکتۆر بەخێر بێ خۆشحاڵم ئەمڕۆ لێرە لەگەڵمیت با سەرەتا لەوە دەست پێ بکەین مەبەست لە پەروەردەی میدیایی چییە؟ بەڵێ پەروەردەی میدیایی پرۆسەیەکی گشتگیرە کە ئامانج لێی پەروەردەکردنی بەکارهێنەر و بەرهەمێنەری پەیامی میدیاییە کە بە ئاراستەیە کار بکەن ئەو پەیامانەی بەرهەم دێنرێ بە جۆرێک بێ کە کاریگەری ئەرێنی لەسەر وەرگرە دروستکە و بەواتایەکی تر جۆرێکە لە خوێنەواری میدیایی کە هەر بەتەنها مەبەست لێی نووسین و قسەکردن و گوێگرتن و بینین نییە بەڵکو خوێندنەوەی دیوی نادیار و شاراوی ئەو پەیامانەیە کە لە میدیاکانەوە چاپ و پەخش و بڵاوەکرێنەوە و ئیشکردنە لەسەر ئەوانە ئەم چەمکە لە ساڵانی شەستەکانە بەتایبەت لە کۆتاییەکانی شەستەکانی سەدەی ڕابردووە بۆ یەکەم جار لە وڵاتی کەنەدا ئیشی لەسەر کرا و لەوێ ئیشیان کرد لەسەرەوەی کە کۆمیتەیەکی بەرفراون لەسەر ئاسی وڵات دروستکەن بۆ پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندندا و جێگیرکردنی بابەتێکی تازە بە ناوی پەروەردەی میدیایی بۆ هۆشیارکردنەوە بۆ خوێندەوارکردنی نەوەی نوێی بەکارهێنەران و بەرهەمێنەرانی میدیایی تاوەکو ئاشنا بن بۆ تەکنیک و تەکنۆلۆژیانەی کە لەو سەردەمەدا هەبوون و چۆنەتی بەکارهێنانیان چۆنەتی تەوزیفکردنیان لەو بوارانەی کە پێویستن و چۆنێتی سوود لێ وەرگرتنیان وەکووتن بە ئاراستەیەکی ئەرێنیە و دوورکەوتنەوە لە زیانەکانی یا لە خراپ بەکارهێنانی میدیا لە ساڵانی هەشتاکان بەتایبەت لە 82 یونسکۆ کۆنفرانسێکی نێودەوڵەتی لەسەر ساز کرد و یەکێ لە ڕاستپاردەکانی کە لەو کۆنفرانسەیە هاتە دەرەوە ئەوە بوو کە وڵاتان ناچار بکەن پێداچوونەوە بە سیستمی پەروەردەیی خۆیاندا بکەن بە جۆرێک کە پرۆگرامێکی تایبەتمەند بە پەروەردەی میدیایی لە قۆناغەکانی باخچەی چاوانە تاوەکو ئەگاتە پێش زانکۆ بخوێنرێ و بە جیاوازی باڵێن قۆناغەکان تێدا ئیش لەسەرەوە بکرێت کە بەکارهێنەر و وەرگر هۆشیار بکرێتەوە کە لەوەی هەموو پەیامێکی میدیایی وەکواڵەیە بەبێ فلتەر بەبێ چاودێریکردن بەبێ هەڵسەنگاندن تێنەپەڕێنە بەڵکو قسەی هەوێت لەسەر و پەیامانەی کە لە میدیاکانەوە چاپ و پەخش و بڵاوەکرێنەوە بە جۆرێک ئەوانەیان کە باش و پۆزتیڤن وەری بگرێ و ئەوانەشیان کە نەگەتیڤن و ئەکرێت سکاڵای لەسەر بەرزکاتەوە و گوشار لەسەر کەناڵەکان دروستکە بە جۆرە لە جۆرەکان ببێتە هێزێکی چاودێریکرد بەسەر پەیامی میدیایەوە ئێمە زانین لە دابشکردنی سیستمی سیاسیە دەسەڵاتەکانی یاسادانانمان هەیە کە خۆی لە پەرلەمان ئابینێتەوە دەسەڵاتی جێبەجێکردن کە خۆی لە حکوومەت ئابینێتەوە و دەسەڵاتی دادوەری خۆی لە سیستمی دادوەری ئابینێتەوە و میدیا وەکو دەسەڵاتێکی مەجازی کە چاودێری ئەم سێ دەسەڵاتی دیکەکە بەڵام ئێستا باز لە دەسەڵاتی پێنجەمەکەن کە ئەو دەسەڵاتەیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و هاوڵاتیان ئەبنە ڕەقیب بەسەر میدیاوە ینی جاران بەتەنها میدیا بوو ڕەقیب بوو یا چاودەر بوو بەسەر دەسەڵاتەکانی دیکەەوە وەڵام ئێستا میدیاش لەبەرەوەی بە ئاراستەیەکی باش بەکارنایانرێ و خراپ پەیامەکانی تەوزیفەکە بەکاری هێنێ و کاریگەری نێگەتیڤی هەیە لەسەر وەرگر ئێستا هاوڵاتانیش بە جۆرە لە جۆرەکان بوون بە چاودەر بەسەر ئەو پەیامانی کە میدیاکان پەخشیەکەن تەمان بەپێی جیاوازی کولتور و سیستمە سیاسیەکان لە وڵاتانی دیموکراتی تا باشتر ئیش لەسەر وەکوڵێ تابەتمەندەکانی پەروەردەی میدیایی و جێبەجێکردنی ئەکرێت لە وڵاتانی دیکتاتۆریدا بە پێچوانە زۆر گرنگی پێنادرێ و بگرە بە جۆرە لە جۆرەکان بە موبەڕمەج بە بەرنامە ئیش لەسەر شێواندنی میدیا ئەکرێ ئیش لەسەر خراپ بەکارهێنانی پەیامی میدیایی ئەکرێ تاوەکو ئامانجی گەورەتری میدیایی کە خۆی لە ئامانجی سیاسی یا ئابووری یا ئامانجی دیکەی خاون بەرژەوەندیەکان لە وڵاتە لەو شوێنەیە جێبەجێ بێ. باشە دکتۆر ئەمەوێت باسم لەو بۆ بکەیت ئایا لە کوردستاندا منهەجێکمان هەیە تاوەکو بەهۆیەوە بتوانین میدیا بناسین یاخود کەسێکی ئەکادمی لە میدیادا میدیا کارێک بەرهەم بهێنین؟ بەڵێ ئەمە ئەبێ پرسیارەکە وا بکەین سەرچاوەکانی پێگەیاندنی ڕۆژنامەوان یا بەرهەمێنەری میدیایی لە کوردستانە لەکوێون ئێمە
ئەزانی لە کوردستانە هەندێک نێوەندی ئەکادیمیمان هەیە کە خۆی لە بەشە زانستیەکانی زانکۆ پەیمانگاکانە بیننەوە کە لە ئێستادا چەند بەشێکی جیاواز هەن بەناوی وەک ڕاگەیاندن وەک تەکنیکی میدیا پەیوەندە گشتیەکان و بازارگەری دیجیتال میدیا ڕۆژنامەگەری ئەلکترۆنی لەژێر ئەم عنوانانەدا لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستاندا ساڵانە ژمارەیەک لە قوتابیان و خوێنکاران پێگەێنن و ئەمانە لە ڕووی تیۆریەوە تا ڕادەیەک وە کۆڵە پرچەگەکرێن بەڵام گرفتی گەوریانەوەیە کە لە ڕووی پراکتیکیەوە هێشتا لاوازن لەبەرەوەی ئەوەی کە پێوترێ تاقیگەی میدیاییان لاوازە وەکو پێویست ئەمراز و ئامێری پێویستی تیان نییە و ژمارەی فێرخوازان زۆرن ناتوان وەکو پێویست سوود لەو ئامێرانە ببینن کە لەو شوێنانەیە هەیە و لە هەندێک شوێن هەر تاقیەکەی میدیاییان نێواتە زۆرتر شتەکان بە شێوەیەکی تیۆری وەرگن ئەمە نێوەندێکە بۆ پێگەیاندنی با بڵێنەوەی نوێی ڕۆژنامە نووسن نێوەندێکی دیکە ئەوەیە کە ڕێکخراوەکان یاخود پەیمانگاکانی کە تایبەتن بە پێگەیاندنی ڕۆژنامەوان لێوەدا خولی بەردەوامەکەنەوە بۆ پێگەیاندنی ڕۆژنامە نووسان یاوانی کارە زوومەندن یاخود ئەوەیە بۆ هی ناسراوی و مەحسوبیت و منسوبیت و واستەی هەندێک کەسەوە ئەتوانێت کەسێک لە کەناڵێک یا دەستگایەکە دابمەزرێنەوە لەوێ بە عملی بچێتە ناو ئیشەکەەوە و فێر بێ ئەم دوو سەرچاوەمان هەیە بۆ فێربوون یا پێگەیاندنی ڕۆژنامەوان بەڵام بە شێوەیەکی ئەکادمیەوە بە شێوەیەکی سیستماتیک بیر لە پەروەردەی میدیایی نەکراوەتەوە ئێمە ساڵی ڕابردوو وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی لەگەڵ بەشی ڕاگەاندن لە زانکۆی هەڵەبجە سیمپۆزیەمێکمان بۆ خوێندن و پەروەردەی میدیایی لە هەرێمی کوردستانە ڕێکخست کە 4 پانێڵ بوو و لەوێدا کۆمەڵە پسپۆر لە ڕوانگەی جیاوازەوە شەنوکەوی بابەتەکانیان کرد هەم لە ڕووی پرۆگرامی خوێندنی میدیاییەوە هەم لە ڕووی ئەوانەی کە وانی میدیایی ئەڵێنەوە هەم لە ڕووی ژینگەی کارکردنی میدیاییەوە هەم لە ڕووی ئەو کەپەستی و بینایانی کە بۆ خوێندنی میدیایی لە هەرێمی کوردستانە تەرکانکرا و لە کۆتاییشە کۆمەڵە ڕاستپاردەمان بەرهەمێنە و ئاڕاستی هەرێک لە وەزارەتەکانی ڕۆشنبیری و پەروەردە و خوێندنی باڵا و ڕاگەاندنمان کرد ڕۆشنبیری و لاوانمان کرد یەکێ لە عینەکانیان یەکێ لە ڕاستپاردەکانن دووبارەکردنەوەی هەمانەوە ڕاستپاردەی کۆنفرانسی ساڵ 1992 یونسکۆ بوو کە بیل لەوە بکرێتەوە پرۆگرامی پەروەردەی میدیایی لە قۆناغەکانی باخچەی ساوان و تاوەکو زانکۆ دابمرێ و ئیشی لەسەر کرێ بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو وەزارەتانە هیچ کامیان نە هاتوون بە تەنگ باڵێن ڕاستپاردەکانەوە ئیشیان لەسەر نەکردووە و دۆخی دارایی کوردستان و دۆخی سیاسی کوردستان بە جۆرێک شێواوە کە ڕەنگە ئێستا تەرکیزی ئەو وەزارەتانش لەسەر کۆمەڵێ بابەتی دیکە بە یەکی لەوانە ڕەنگە دابینکردنی موچە بێت لە ئەفزەلیەتی خۆیان وەک لەوەی کە بگەڕن بە دوای ئەو کەم و کورتانەی کە لە پرۆگرامەکانی خوێندنە هەیە چییە پڕی بکەنەوە بەڵام بۆ دوور مەوداتر ئەمە ئەبێ یەکێک بێ لەو بابەتانی کە بکرێتە نێو پرۆگرامەکانی خوێندنەوە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزن نەکە تا ئێستا لە کوردستانە هیچ ناوەندێکی ئەکادمی تەبەنی پرۆژەی پەروەردەی میدیایی نەکردووە کە ببێتە منهەجێک وەلا نێوەندەکانی خوێندندا بخوێنرێ ئەمە یەکێ لەو پێشنیازانی کە کردمان بۆ ئەمە ئەگەر پرۆگرامێکمان هەبێ بۆ پەروەردەی میدیایی لە باخچەی ساوایان و تاوەکو قۆناغی پێشزانکۆ ئەو کاتە بەشێکی زۆر لەوانی کە دەرچوون لە بەشەکانی ڕاگەیاندن و دیجیتال میدیاوانە ئەتوانرێت دابمەزرێن ئەم بابەتە بڵێنەوە یعنی وەکو بابەتێکی پسپۆڕی ئیشی لەسەر بکەن و بڵێنەوە بە بەمەش تۆ ئەتوانی هەنگاوێکی گەورە بنەی لەوەی کە هەم بەرهەمێنەری پەیامی میدیایی کە خۆی لە کەناڵەکانی ڕاگەیاندن نابینێتەوە هەم بەکارێنەرێنی پەیامی میدیایی کە خۆی لە وەرگران نابینێتەوە ئەنجا وەرگری رادیۆ بێ یا ڕۆژنامە بێ یا تەلەڤیزیۆن بێ یا دیجیتال میدیا بێ ئەمانە هۆشیارترە بن ئاگادارە بن لەوەی کە ئەو پەیامانەی بڵاوکرێنەوە چەندیان لە ڕووی پیشەییەوە گونجاون بۆ بڵاوکردنەوە و چەندیان لە ڕووی پیشەییەوە نەگونجاون لەگەڵ پێوەرەکانی ڕاستا پیشەیەەکانی ڕاگەاندن ئەگونجێن یان ناگونجێن و چەندیان بەریەکەوتنیان هەیە لەگەڵ یاساکانە ئێستا بۆ نمونە ئەمە زۆرجار لە کەناڵەکانی ڕاگەاندنی هەرێمی کوردستانە ئەبینین بەرنامەی خەست و خۆڵەکرێ و بەشێکی زۆری ناوزڕاندنی تێدایە جنێودانی تێدایە تۆمەت خستنەپاڵی تایە دەزوەردان نێوژانی تایبەتی کەسەکانی تێدایە سوکایەتیکردن بە کەسەکانی تێدایە بە سمبولەنەتەوەی و ئاینیەکانی تێدایە کامانە بەشێکی زۆریان لە ڕووی یاساییەوە قەدەغە کراون هەم بە پێی یاساکانی هەرێمی کوردستان من پێی یاساکانی عێراق کە هەرێمی کوردستان بەشێکە لە حکوومەتی فیدراڵی عێراق و لە ڕووی پێوەرە پیشەیەەکانیشەوە مەسەلەن نەگونجاو و ڕێگە پێنەدراوە بەڵام زۆربەی کەناڵەکان بەبێ
گوێدانە ئەو ڕێسا پیشەیانە بەبێ گوێدانە یاسا بەرکارەکان ڕۆژانە ئەبینین دووبارەیەکەنەوە هیچ نێوەندێکی معنی نییە بەوەی کە چاودێری ناوەڕۆکیان پەیامانە بکاوە لێ پرسنەوەیان لەگەڵا بکە ڕاستە هەندێک جار بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەاندن هەیە لە نێو وەزارەتی ڕۆشنبیری هەندێک جار با بڵێن ئاگادارکردنەوە بۆ کەناڵەکان ئەنێرەیە هەندێک جۆری بەرنامە و کلیپ و گۆرانی و ئەوانە ڕاگرێ بەڵام لەبرەوەی بە دووادا چوونی نییە ڕاستەکەی زۆر تاسیری نییە ئێستا دوایینیان گۆرانی بێژێکی کورد کە بە ناوڕۆکێکی زۆر سێکسی گۆرانێکی بەرهەمێناوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە ڕاگیراوە بەڵام ئێستا سەردەمێکە کە ڕێنمایەکان وەکو پێویست ناتوانرێت جێبەجێ بکرێت لەبەرەوەی تۆ ئەگەر قەرار بێ لە تەلەڤیزۆنێک ڕایگری لە ڕادیۆیەک ڕایگری لە چاپکراوێکان هەیەڵی چاپکرێ ئەو وەسایلی خۆی بەدەستەوەی ئەو تۆڕە کۆمەڵایەتەکانی بەدەستەوەی یوتیوبی بەدەستەوەیە فەیسبوک و ئینستاگرام و سناپچات و تیکتۆک و نازانم تویتەر و ئەوانەی بەدەستەوەی کاتوانە لەوێ وڵاوی کاتەوە و بەبێ گوێدانە هیچ پێوەرێک اینجا ئێستا سەردەمەکەش بە جۆرێکە هەندێک بابەت هەیە خەڵک یەکسەر خۆی داونلۆدیەکە لای خۆی ئێهێڵێتەوە تۆ هەرچەنە قەدەغی پێ ڕەنگە نەتوانرێ وەکو پێویست بەری پێ بگرێت بۆیە ئەمە پێویستی بە ڕیفۆرمێکی ڕیشەیی هەیە ئەو ڕیفۆرمە ڕیشەیە بەشێکی ئەشێ لە ڕێی دانانی پرۆگرامی پەروەردەی میدیاییەوە دەست پێ بکە کە هەم باوکو دایکەکان مناڵەکانیان ڕابێنن هەم ئەو دادانەی ئەو کەسانی کە لە باخچەکانی ساوایانە ئیشەکەن ئەو مناڵانە ڕابێنن کە چۆن و بە چ شێوەیە بۆ نمونە ئایپاد بەکاربێنن مۆبایل بەکاربێنن کاتەکانی سیرکردنی بۆ نمونە تەلەڤیزۆنیان کەی بێ سری چ پرۆگرامێ بکەن و لەنێو دەستگاکانی ڕاگەیانیشە مەسەلەن ضرورە دەستگاکانی ڕاگەاندن ناچار بکرێن کە ڕاوێژکاری میدیاییان هەبێ ڕاوێژکاری دەرونیان هەبێ ڕاوێژکاری پەروەردەییان هەبێ ڕاوێژکاری یاساییان هەبێ بۆەوەی ئەو پاشەگەردانی کە ئێستا هەیە لە کەناڵەکانی ڕاگەاندنە بێپەروا بەبێ هیچ بەرپرسارێتێکی پیشەیی و یاسایی ڕێگە بە هەموو بابەتێک ئەڕوا ئەدەن کە بڕواکە بەڕاستی تاسیراتەکەی لە 5 بۆ 10 ساڵی داهاتووە زۆر خراپترە بێ و ئەبینین ئێستا هەندێک دیاردەی وەکو کوشتن خۆکوشتن و دیاردەی کۆمەڵاتی دیکە زۆر بربڵاوە کە بەشێکی تاسیرەکەی بۆ نەبوونی دەرگاوان نەبوونی فلتەر لە کەناڵەکانی ڕاگەاندن ئاگەڕێتەوە. باشە دکتۆر شتێک هەیە بەنای ئازادی ڕادەربڕین و هەروەها ئازادی دەستگەشتن بە زانیاری ئەمە وا لە میدیاکار ئەمە یاسایەکە و مافی میدیاکارە بەڵام حەز ناکەیت میدیاکار لەمە بەغەڵەت تێگەشتۆ بەوەی کە وەکو خۆت باست کرد ئەو فەوزە میدیایی کە هەیە تەشهیرکردنە ناوزڕاندنە ئەمانی کە لە میدیاکانە بەکاردێت حەز ناکەیت جیاوازەیەک هەیە لەو بینەیە خەڵک ئەو چەمکانەی خراپ سووتیان لێوەرەگە ئێمە ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەریمانەیە ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری گرێدراوی بەرپرسارێت هەیە ینی من ناتوانم هەچی لە دڵمایە هەچی پێم خۆشە هەچی ئەمەوەیە بەرامبەر تۆ بیکەم و پێم وابێ من بەشێکە لە ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری من و ڕێگە نەیەم تۆ بەرامبەر من بیکەیتەوە ئەگەر قەرار بێ من بیکەم بێت تۆش بەرامبەر من بیکەیتەوە بەڵام ئەگەر ئەمە ڕووبە ئەو کاتە فەوزا دروست دەبێت بۆ ئەوی ئەم فەوزایە دروست نەبێ یاسادانراوە یاسا یەکێ لە ئیشەکانی یەکێ لە پێناسەکانی ئەڵێ کۆمەڵە بنەمایەکی گشتگیر و ئەبستراکتە کە دەسەڵاتی یاسادانە لە هەر وڵاتێکە دەریەکە بە ئامانجی ڕێکخستنی پەیوەندە کۆمەڵایەتەکان نێوان کەسەکان و ئەو کەسەی کە سەرپێچیەکە بە هێزێکی زۆرەکی ینی سیفەتی ئیلزامی هەیە ناچارەکرێت کە یاساکەی بەسەرا جێبەجێ بکرێن. ئەمە لە کوردستانە ڕاستە یاسامانەیە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەریمانەیە لە 2010 دەرچووە یاسایی مافی دەستگەیشتن بە زانیاریمان هەیە ژمارە 11 ساڵی 2013 یاسای خراپەکارێنانی ئەمریکانی پەیوەندیکردنمان هەیە بەڵام ئەم یاسایانە جگەلەوەی وەکو پێویست جێبەجێ نەکراون و زۆر جاریش خراپ بەکارێنێ خراپ سوودیان لێ وەرەگیرێ بۆ نمونە ئێمە وتمان ئازادی دەربڕین ڕۆژنامەگەری گرێدراوی بەرپرسارەتی ئەگەر تۆ هەستە بە بەرپرسارەتی نەکرد لەو شتانەی کە ئەیڵەی کە چاپیەکەی کە پەخشیەکەی کە بڵاویەکەیتەوە ئەو کاتە جۆرێکی تر دروزەبێ پێ وترێ بەڕەڵایی دەربڕین اینجا ئەوەی لە کوردستانە بەڕاستی جۆری دووەمە ینی بەڕەڵایی دەربڕینە بەوەی کە ئەوانەی بەکارێنن بە تایبەت ئێستا شەپۆلێکەیە لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکانە و تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ جۆرە دەرگاوانێکی نییە جۆرە فلتەرێکی نییە کابرا بە پێی ئاستی تێگەیشتن و پێگەیشتنی خۆی
لە شتەکان بابەتەکان بڵاوەکاتەوە بۆ نمونە هەمویان خۆ ڕۆژنامەوان نین هەمویان خۆ نیان خوێندووە لە بواری میدیایدا هەمویان باڵێن مادە قانونیەکانی ناوزڕاندن و جنێودان و تۆمەتبەخشینەوە نازانن هەمویان سزاکانی خراپ بەکارهێنانی ئامێرە تەکنۆلۆژیەکان نازانن بۆیە ئەوەی کە لە کوردستانە هەیە و باسی ئەکرێ بۆی پاشاگەردانی هەیە تێکڵاوکردنی ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری و خراپ بەکارهێنانێتی بۆ مەبەستی تایبەتی یا هەندێک جار مەبەستی سیاسی ئێستا ئەمە ئازانین بەشێکی زۆرە حیزبە کوردیەکان وەکڵێ قفڵێکیان لە مەکتەبی ڕێکخستنیان یاوە زۆر ئیشی پێ ناکەن بەڵکو مەکتەبی تۆڕە کۆمەڵایەتەکانیان دروست کردووە خەڵکیان دامەزراندووە بۆ ئەوی لە ڕێگەی پیج و ئەکاونتی ساختەوە هێرش بکەنە سەر ئەو هێزە نەیارانەی کە خۆیانیانەوە ئەو کەسانی کە بە هێز و هەژمونی هەیە لەسەر ئاراسی بیرکردنەوەی خەڵکی لەسەر دەسەڵاتیان بۆیە بینی تۆ ناوبەناو بۆ نمونە کەسێک کە تا دوێنە پیاوی باش بۆ ژنێکی باش بۆ زۆر محتەرەم بۆ زۆر ڕێز لێگیراوە لە پڕێکە ڕوژمێکی بەرفراوان لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەکرێت و زۆر جاریش کۆلاج و مۆنتاژ بۆ وێنەکانی بۆ ڤیددیۆکانی ئەکرێ شتی زۆر نەشیا و نەگونجاو بڵاوەکرێتەوە کە ئەمە بەڕاستی پێویستی بەڕێخستنەوە هەیە پێویستی بە چاودێریکردن هەیە پێویستی بە دانانی بربەست هەیە بەڵام بربەستێک بە ئامانجی ئەوەی کە هەمومان سوود لەو ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەریە وەربگرین کە ئیدعای بۆکەین کە وەکواڵێ هەوڵی بۆین چونکە ئەگەرم فەوزایە بەربڵاو بێ ئەو کاتە کەسمان پارێزراو نین و کەسیشمان ناتوانێت بەرگری لە خۆی بکە باشە وەکو باست لەوە کرد کە لە زانکۆکاندا زیاترین ئەو خوێندکارانەی کە لەوێ لە بەشی میدیایان شتەکان بە نازاری وەرەگرن ڕەنگە ژماری خوێندکارەکان زۆر بێت یاخود ڕەنگە ئامێر لە بەردەستانە بێت تاکو بە ئەمەلی ئەو ئیشانە بکەن وزائیدەن تەنها خوێندنی لە خولێکا بخوێنیت و بیتە سەر شاشە ئەمانە هۆکار نین بۆ ئەوەی کەوە میدیاکارێکی پیشەی بەرهەمنێت بەڵێ بەشێکی هۆکارەکە بەڕاستی ئەم نێوەندە پیشەیی و نێوەندە ئەکادیمیەکان ینی خەلەکە لەوێەوە دروست دەبێ ئێمە ئەگەر بەورتر قسەی لەسەر بکەین تۆ ئەبێ لە نێوەندە ئەکادمیەکان و قسە لەسەر ئەوە بکەی چێن ئەوانەی کە بابەتە میدیایەکان ئەڵێنەوە وانە میدیایەکان ئەڵێنەوە هەتا لە ڕووی تیۆریەوە چێن ئەوانەی بە پراکتیکی وانە میدیایەکان ئیشان لەسەرەکەن و خوێندکاران یا قوتابیان یا فێرخوازان ڕائێنن لەسەرەوەی کە چۆن هەواڵێکی باش داڕێژن چۆن بەرنامەجێکی باش بەرهەم بێنن چۆن ریپۆرتاژێکی گونجاو بکەن چۆن نازانم بە دوواداچوونێکی ورد بکەن راپۆرتێکی بنکاڵکاری بکەن ئەبێ لە ئاستی باڵێن مامۆساکان بۆ ئاستی پرۆگرامی خوێندنەکەن ئایا ئەو بابەتانی ئیخوێنن بەڕاستی لەگەڵ ئەم سەردەمەیە گونجێ لەگەڵ ئەو پێشکەوتنە بەرفراوانی ئێستا دەگونجێ ئەو بابەتانە ئێمە لەم ڕۆژانەیە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ یەکەم جار دیداری خوێندکارانی میدیامان ڕێخست کە لەوێ بەشێکی زۆری خوێندکاران بەرهەمەکانی خۆیانەوانی کە کردبوویان بە پێی ئەو ئیمکانەتی لە بەردەستانێتتر ئایا بە مۆبایل کردوێتی بە کامێرە کردوێتی یا بەر شێوەیەبی لەوێ بینیمان کاتێک ڕەخنەگرەکانی ئەوانی کە بانگێش کرابن بۆ ئەوی هەڵسەنگاندن بکەن بۆ بەرەمەکان هەندێک بابەتیان بازە کرد کە ئێمە هەستمانە کرد لە پرۆگرامەکانی خوێندنە وجودی نییە بۆ نمونە لە نێوەندەکانی خوێندنی میدیایی لە یاریمی کوردستان لە زانکۆ پەیمانگاکاندا هەرگیز ئینارە ناخوێنرێ هەرگیز مەسەلەن مۆنتاژ ناخوێنرێ بۆ مکەسەفی کە هەیە هەرگیز با بڵێن مەجای مەیکەپ و تەجمیلاتی ناو ستۆدیۆ و جوانکاری و دیزاین و گرافیک و ئەمانە ناخوێنرن بۆ مکەسەفیە کە ئەگەر کەسێک لەوێ دەرچوو ئیسفادی لێ بکە بۆ نمونە بێتە کەناڵەکەی تۆ ببێت بە گرافیک دیزاین ببێ بە مۆنتێرێکی باش ببێ بە کامێرامانێکی باش یعنی ئەمانە پێویستی بە پێداچوونەوەی هەیە ینی تۆ ئەبێ هاوسەنجێک ڕاوگری لە بینی ئەوەی کە لە واقع پیشەیەکەیە هەیە لە بازارە هەیە لەگەڵ ئەوەی کە لە نێوەندە ئەکادمیەکەیە ئێمە ساڵانە بینی دایان خوێندکەراڵێکا کاچینە کەناڵەکانی ڕاگەاندن ئیشمان پێ ناکەن لەبەرەوەی پێمان وایە پێمان ئەڵێن کە ئێوە هیچ فێر نەبوون و ئێمە ئیسفادتان لێ ناکەین کەناڵێکی میدیایی پێویستی بە کەسێکە پێگەیشتی بێت ئیشی پێ بگەن نەگلەوەی کەناڵەکە ببێتە مەدرسەیەک بۆی و دیسان سەر لە فێری کاتەوە ئەوانە بۆیە پێویستە هەم لە ڕووی منهەجیەوە لە ڕووی ئەکادمی و پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن بۆ کەسانی کە دەرسەکان ئەڵێتەوە بە ژینگەی کارکردنی یا خوێندنی میدیایی بکرێ و دوایەوە ئیش لەسەرەوە بکرێ
هەندێک پرۆگرام جۆرێک لە ستانداردی بدرێتێ نەگەوەی هەر کەسە بۆ نمونە لەو ماوەی پێشوا من کەسێکم بینی تا دوێنێ مۆدێل بوو کەچی بینیم لە پێیجەکەی خۆی خولی ڕۆژنامەوانی بۆ بێژەریە کردەوە لە کاتێکا خۆی یەکێکە لەو بێژەرانی کە مەسەلەن ئەگەر باڵسەنگاندنا بڕوا ڕەنگە دەرنەچێ یا هین نەبێ ینی ئێستا هیچ فلتەرێک نەماوە بۆ ئەوەی کە کەسێک کە بابەتە میدیایەکان ئەڵێتەوە یا خولی ڕۆژنامەوانی ئەکاتەوە کامانە بەڕاستی پێویستی بەوە هەیە سەر لە نوێ هەم پێداچوونە ئەم کرێ لە ڕووی ئەکادمی و لە ڕووی پیشەییشەوە جان بە ئەکادمیەکەی ئیشی وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵایە کە بێنە سەر خەت و ئیشی تیا بکەن جانە بە پیشەیەکەی ئیشی دەستگا و دامەزراوەکانی وەکو سندیکا ڕۆژنامە نووسانە وەکو ڕێکخراوەکانی تایبەتمەندە بە بواری میدیا کە ئەوان لە ڕووی پیشەییەوە هەڵسەنگاندن بکەن و ئیشان لەسەر بکەن. باشە دکتۆر شوان کێشەی ئێمە لەم ڕۆژەیە ئەوەیە کە کێشەکان نەزانین چیا چارەسەرەکە شێزدانین بەڵام چارەسەرەکەی بە جۆرێک نییە کە دوورمەودا بێ چارەسەرەکە بۆ ئەمڕۆ چارەسەرە بەڵام ئەگەری هێست بینە چارەسەرەکە خۆی ببێ بە کێشەیەکی تر هۆکار چیە ئەمە بۆچی ئێمە چارەسەرێکی بنبڕکەر دانانین بۆ ئەو کێشانە چارەسەری بنبڕکەر هەیە بەڵام ئەوەی کە ئیدارەی ئەم وڵاتەکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی میدیاییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خۆی نایەوێ میدیایەکی باشمان نەبێ خۆی نایەوێ پامێکی میدیایی باشمان هەبێ ینی ئەوەی کە تۆ دەسەڵاتدارە لە وڵاتە تۆ دقت بە بەشێکی زۆری جگەلەوەی لە حیزبەکەیەوە کەناڵی ڕسمی هەیە خۆشی کەناڵی هەیە خۆشی مەسەلەن ڕاستەخۆ بێ ناڕاستەخۆ پشگیری هەندێک کەناڵی میدیاییەکە ئەم کەناڵە میدیایان بۆ چییە بۆ لە ڕووی سیاسی و تەوزیفی ئەم کارکتەرە بکات لە شوێنێکە کە پێویستێتی بۆ نمونە ئەم کەناڵە میدیایە وەکو مەکینەیەکی ئەلامی بخاتە گەڕ بۆ ئەوەی بە شانوباڵی ئەمە هەڵبا و ئەو نیارەکانی بشکێنێ و بچێتنەوە بۆیە ئێمە یەکێ لەو چالاکیانەی وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی کردمان لە ساڵی 2019 زنجیرە فۆکس گروپێکمان ئەنجامە یەکێ لەوانەیە کە ئیشمان لەسەرکردن کارکردن و لەسەر هەموارکردنەوەی یاسای ژمارە حەڤەی حیزبە کوردیەکان کە لە بڕگەی سێمیدا مادەی سێمیدا بەدەق هاتووە کە هەموو ڕێکخراوێکی سیاسی بۆی هەیە کەناڵی ڕاگەاندنی هەبێ یعنی تەحدیدی نەکردو ژماری کەناڵ ڕاگەاندنەکانی چەند بێ ئەم ڕاگەاندانە ڕاستەوخۆ سەر بەو بن یان ناڕاستەوخۆ بێ لە سێبرا بێ و بە پەنهانی ئیش بکەن کارکتەرەکانی ناو ئەم حیزبە ئیش بکەن ئەنی ئەوانەی هەموو دەستنیشان نەکردووە کە ئەمە مەفروزە تەحدید بکرێ ینی ناکرێ من کابرایەکم بەس لەبەرەوەی پارەم هەیە و سەرمایەم هەیە ئیتر بۆم هەبێ کەناڵی ڕاگەاندن بکەمەوە بارەزووی خۆم چێم بوێ وەکوڵێ تەشیری پێ بکەم چێم بوێ لێی بەم لەو شوێنانی کە بە پێویستی ئەزانم ینی ئەمانە ئەگەر دقت بێ لە ساڵانی پەنجاکانە بۆ نمونە حکوومەتی عێراقی ئەو کاتە تەنها ڕێگەی بە کەسێک ئەیە کە ببێتە خاوەن امتیاز و سەرنووسەری ڕۆژنامەیە کە دەرچووی کۆلێژی حقوق بێ بۆ نمونە لە هەموو ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بە نمونە وەرگن کە کاتێک ڕۆژنامەیەک دەرەکە لە هەموو ستافەکەیە کەسێکە دۆزێتەوە بناوی ئیبراهیم ئەحمەد لە ڕێگەی ئەوەوە ئێت لەبەرەوەی دەرچووی بەشی حقوق بۆ بەشی یاسا بووە ئەنجا توانیوێتی با بڵێن ببێتە خاوەن امتیازی یا سەرنووسەری ڕۆژنامەکە بەڵام ئێستا ئەو فلتەرە نەماوە یعنی تۆ بەس پارەت هەبێ ئەتوانی گۆڤار دەرکەی ئەتوانی کەناڵی میدیایی دانێ ئەتوانی ینی چیت بوێ ئەتوانی بیکەی کە ئەمانە بەڕاستی نەمانی ئەم جۆرە فلترانە وەکڵێ زیانێکی زۆری گەیاندووە بە ناوەڕۆکی و پەیامانەی کە لە میدیاکانەوە دەرەچێت بۆیە پێویستە پێداچوونەوەیەکی باش بکرێت ریفۆرمێکی باش بکرێت خاوەندەرێتی کەناڵەکانی میدیا کۆمەڵێ پێوەری بۆ دانرێت تایبەتمەندێتی بۆ دانرێت بۆ منێکی لەو پێوەرانە مەرج نییە هەر پارە دەبێت مەفروزە کەسێک بێ کە شارەزای ئەم مەجالە بێ چونکە کە شارەزای مەجالەکەی و ڕەنگە نەکەویتە هەندێک هەڵەوە کە ئێستا بە ئاشکرا ئاگرێ ئەوە جگەلەوەی ئێمە بێ ئەوەمان لە بەرچاو بێ کە ئێستا بەشێکی زۆری ئەو هەڵانی کە لە میدیا ئەکرێ ئەو پاشاگەردانی کە ئەکرێ مبەرمەجە بە بەرنامە ئاکرێ من هەر نمونەیەکێ بەمێ ئێستا هەندێک بازرگان هەن احترامن بۆ بەڕێست و بۆ بینەرەکانە ئیشی هێنانی باندی لەشفرۆشیەکە ینی وەکو جۆرێک لە کەسابەت ئەم باندە لە شوراشیانی کە نازانم یاسایەک هەیە ڕێگەیان پێ با ئێنە کوردستان و لە ئێستا لە کوردستان لە پارێزگاکانە لە زۆربیانە ئەم باندانە ئیشەکەن و بەشێک لەوانی کە ئیهێنن ئەم جۆرە بازرگانیەکەن خاوەنی کەناڵی میدیاین
ئێت ئەم کەسانی کە هێناوێتی لەش فرۆشیان پێەکە یانێنێتە سەر شاشە ئەیان ناسێنێ نرخیان بەرزەکاتەوە و جۆرێک لە بازارسازیان بۆەکە کامە مەفروض وە بوو شوێنێکی معنی وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ورتر دقەتی ئەمەی باە و ئیشی لەسەر بکردایە وەنەی هێشتایە ئەمە بە بێفلتر بۆ بڕواە بە بێ باج بڕواە چونکە ئەگەر وابێ ئەو کاتە هەموو بازرگانێک ئامانجێوەیەکە زۆرترین قازانج وەدەستبێنێ بەڵام کاتێک کە تۆ میدیا ئاکەیتە وەسیلەیەکی زۆرکردنی قازانجەکەت بەڕاستی کاریگەری نێرێنی دوورمەودای ئەبێ لەسەر وەرگرەکانێکە لە کۆتایی شاڕەنگە ببێتە هۆی هەڵوەشانەوەی شیرازی کۆمەڵگا و خێزان و لەوێشەوە بپەڕێتەوە بۆ زۆر کەرت و کایی دیکە کە تا ڕادەیەکی شەوانە تا کوێستە بەدی هاتون باسێکم لە نامیلکەی دەرگاوان بۆ بکەیت گۆڤاری دەرگاوان گۆڤار وەرزی دەرەچێت سەرنووسەری ئەو گۆڤارەی بەڵێ ئێمە لەبەرەوەی درکمان بە گرنگی پەروەردەی میدیایی کرد لە هەرێمی کوردستانە و پێشتر چەند جارێک ئاڕاستەی لایەنی پەیوەندیدارمان کرد کە ضرورە بەڕاستی ئیش لەسەر بکرێ وەکو مەنهەج وەکو خوێندن ئەوانە بەڵام هیچی نات بەدەنگبانە بۆ ئێمە وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی کە ڕێکخراوێکی قازانجنویستی سەربەخۆی لە 2007 دروست بووە بیرمان لە درکردنی گۆڤارێکی تایبەتمەند بە پەروەردەی میدیایی کردوتەوە کە لە مێژوو ڕۆژنامەگەری کوردیدا یەکەمین گۆڤارە ئەم گۆڤارە تیشەکە خاتە سەر تیشەکە خاتە سەر دەرگای جیاواز کە هەر یەک لەو دەرگایانە گرنگن بەڕاستی بۆ ئێستای میدیا لە هەرێمی کوردستان یەکێ لەوانە خوێندن و پەروەردەی میدیاییە کە مەفروزە ئەو کەسانەی کە ئێنە ناوبواری ڕاگەیاندن و ڕۆژنامەگەریوە یا لە فێرخوازن لە نێوەندە ئەکادمیەکانە و ئەخوێنن مەفروزە لە ڕووی تیۆریەوە ئەبدەیت ببنەوە دوایین تەتەوراتەکان دوایین گەشە سەرنەکانی بواری ڕاگەیان و ڕۆژنامەگەری چییە پێویستە ئاشنا بێت بۆیە ئێمە لێرە لە یەکێ لە تەوەرەکان ئیشمان لەسەرەوە کردووە خوێندن و پەروەردەی میدیایی بەکوێ گەیشتووە و چۆن ئیشی لەسەرەکرێ بابێکی دیکە کە ئیشمان لەسەر کردووە ڕێنمایی هۆشیاری میدیاییە ڕێنمایی هۆشیاری میدیایی ڕاستە ڕەنگە کەسێک ڕۆژنامەوان بێت چەند ساڵە لە بوارەکە ئیشی کرد بێ بەڵام هەندێ بوار هەیە کە تازە ئەچێتە ناوی هیچ جۆرە ڕێنماییەکی جۆرە هۆشاریکی لەسەر نەبێت دیارترینان بۆ نمونە ئێمە یەکەم جار بوو میدیا بچێتە ناو شەڕی داعشەوە ینی بەبێوێ هیچ باگراوندێکمان هەبێت لەسەر ئەوەی کە پەیامنێری جەنگی چۆنە ڕووماڵکردنی بەرەکانی جەنگ چۆنەتی خۆپاراستنەوەوانە هیچ هینێکمان نەبوو بۆیە زۆر جارە ئەمان بینی قایدێکی عسکەری بەبێوەی هۆشیاریی میدیایی هەبێ بەشێکی زۆری زانیاری کە وەکڵە زیانی لە ئاسایشی نەتەوەییمان لەوەی کە بۆ نمونە ژماری هێزەکانی پێشمەرگەی ئاشکرا کە جۆری تەقەمەنی و ئەو چەکانی کە هەیەیان بوو ئاشکرا کرد سەنگەرەکانی ئاشکرا کرد و پلانەکانی هێزی پێشمەرگەی ئاشکرا کرد کە ئەمانە بۆ هێزێکی وەکو داعش زۆر جارەگەر سەری کەناڵەکانی میدیای کوردی بووە بکردایە بەسی بوو بۆ ئەوەی کە مەسەلەن بتوانێت پلانەکانی خۆی بزانەرەکان وەرگێ بۆیە ئێمە لەم گۆڤارەیە ڕێنمایی هۆشاری میدیایی لە بوار و بابەتی جیاوازە بڵاوەکەینەوە وەکەوە بابەتێکی دیکە تێز و توێژنەوەی میدیایە کە مەفروض وایە ئەو خەوشانی کە من و تۆ باسەکەین و پاشاگەردانی کەیە ئەمانە توێژنەوەی زانستیان لەسەر بکرێ و ئێمە لەم گۆڤارەیە بەشێک لەو خەلەلانی کە هەیە توێژنەوەی زانستی لەسەر کراوە لە هەر ژمارەیەکە بەشێکیان بڵاوەکەینەوە مژار و مێزگردی میدیایی کە ئەمەش تەورێکی دیکەیە کە گۆڤارەکەیشی لەسەرەکە ئەو کێشانەی کە هەن بە بەردەوامی مێزگردیان بۆ سازەکرێ و شەنوکە وەکرێن لە ڕوانگەی پسپۆرانەوە لە ڕوانین کەسانی شارەزاوە لێرەیە بڵاوکرێنەوە دیدار و دیفچوونی میدیایی ئەو کێش و گرفتانەی لە بواری میدیایە هەن لە کوردستانە بۆ نمونە کێش و گرفتی یاسایی یا پیشەیی بۆ نمونە ئەوە نزیکەی ساڵێک زیاترە پەرلەمانی کوردستان یاسایەک بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان دەکەین ئەمە بە دوواداچوونی بۆکەین دەقی پرۆژە یاساکە بڵاوەکەینەوە و ئاڕای جیاوازی خەڵک لەسەرم پرۆژە یاسایە و کەم و کورتەکانی باشەکانی لەرەیە بڵاوەکەینەوە بۆەوەی ڕایگشتی ئاگادار بێت لەم پرۆژە یاسانی کە یا هەندێک جار ئەو یاسانی کە دەرچوون بۆ نمونە یاسای ژمارە 35 یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ئەمانە ئاکەین بە بابەتێک بۆ شەنوکەوتکردن و بیربۆچوونی شارەزایی لەسەر بکرێن ئایا ضرورە بۆ نمونە هەموار بکرێتەوە یا ضرور نییە ئەگە ضرورە چۆن و بە چ شێوەیە گە ضرورش نییە دیسان چۆن و بە چ شێوێک هەڵبژاردە هەڵسەنگاندنی میدیایی ئێمە هەندێک جار ئەو
خەوشە گەورانی کە لە میدیایە ڕوەیە پسپۆڕانی بوارەکە ئێن تهدیدیەکەن جۆری خەوشەکە یاساییە یا پیشەیە دیاری ئەەکەن و هەڵسەنگانی بۆەکەن و پێشنیازەکەن ڕووبەوەی کە ئەم خەوشە یا ئەم خەلە میدیایی کە هەیە دووبارە نەبێتەوە ئیش لەسەر بکەن بابەتێکی دیکە ڕاز و ڕێبەری میدیایی بۆ نمونە ئەمە ڕێبەرێکی میدیایی بۆ ڕۆژنامەوانێک کە ئێتە بواری ڕاگەیاندنەوە بەشێک لە وشە و دەستەواژانی کە هەیە چۆن و بە چ شێوێک بەکارێن بۆ نمونە ئەمە لە ژمارەیەکیە هینێکمان بڵاو کردێتەوە ڕێبەرێکی میدیاییمان بڵاو کردێتەوە کە نزیکەی 162 وشە و دەستەواژەی لە میدیای کوردی دەستنیشان کردووە کە بەشێکیان نەگونجاون لە ڕووی یاساییەوە و لە ڕووی پیشەییەوە بەکاربێنرن و پێشنیاز کراوە ئایا ئەم وشەیە بەدیلەکەی چی بێ بەکاربێنرێ یاخود ئەگەر بەدیلمان نەبێ پێشنیازی ئەوە کراوە کە لا ببرێ هەر بەکار نێنرێتەوە بۆی دووچاری لێپیشتنەوەی یاسایی و پیشەیی نەبێت بابێکی دیکە کە ئیشمان لەسەر کردووە دۆز و دۆسیەی میدیاییە ینی هەندێک جار وەکووتمان دۆسیەکی میدیایی ئەوروژێنی فیسەبی لەوەی شارەزایان یا پیشەوەران لە مەجالەکەی قسەی لەسەرکردن و بەرچاوڕوونی زیاترە بێ بابێکی دیکە کاریکاتێر و تەنزی میدیاییە کە ئێمە زۆر ئیحتیمامان پێداوە ئەگەر دقت بی هەم لە بەرگەکەەوە بەرگی یەکەم و بەرگی کۆتایی هەر بە کاریکاتێرە و لە ژمارە دووە لە سان و نۆی گۆڤارەکە ناوەڕۆکەشی هەر کاریکاتێرمان بەکارێنەوە لە بەرەوەی پێمان وایە یەکێکە لەو ژانرانەی ئەگەر بەوشە نەتوانێت تعبیری لەیەکی لە ڕێی کاریکاتەرەوە توانانی تعبیری لەیەکی وە پەراوێزکراوە بۆیە ئەمانەوە بە جۆرە لە جۆرەکان بهێنینەوە بەرباس بابێکی دیکە وشەدان و فەرهەنگی میدیاییە هەندێک لەو دەستەواژە وشانەی کە مەفروزە لە ڕاگەیاندنا ئیشی لەسەر بکەوە بەکاربێنرێ کامیان گوجاوە کامیان ڕاستە ئەویشی لەسەر بکرێ و بابێکی دیکەم بواری پرۆژە و چالاکی میدیایەکانە چاپکرا و بەرهەمی میدیاییەکە هەموو ئەمانە لەم گۆڤارەیە ئیشی لەسەرەکەن ئەم گۆڤارە گۆڤارێکی وەرزیە واتە سێ مانگ جارێک دەرەچێ تایبەتمەندە بە پەروەردەی میدیایی و وشەی دەرگاوانمان بۆ هەڵبژاردووە دەرگاوان کە لە عەرەبیە ئەبێتە حارس البەوابە لە ئینگلیزیە ئەبێتە گەیت کیپە مەبەست لێ ئەو کەس هەیە کە ڕێگە ئایا یا ڕێگە ئاگرێلەوەی کە پەیامێکی میدیایی چاپ و پەخش و بڵاو کرێتەوە ئەم دەرگاوانە ئەشێ بەڕێزیبی بەڵێ ئەشێ بەڕێزیبی کە پێشکاری پرۆگرامێکی ئەشێ ئامادەکاری پرۆگرامەکە بێ ئەشێ ئەو کەسە بێ کە هەواڵەکاندا ڕێژێ ئەشێ ئەو پەیامنێرە بێ کە زانیەرەکان کۆوە کاتەوە واتە ئەمانە کۆمەڵە دەرگاوانن کە بەداخەوە ئێمە هەستمان کرد لە میدیای کوردی ئاسا وەکو پێویستیشی لەسەر ناکرێت بۆیە لە ژمارە یەکەمە سەربوتارەکەمان تەرخان کرد بۆ دەرگاوانی میدیایی و بێباهاکردنی ڕۆڵی لە میدیای کوردیا و ئیشمان لەسەرەوە کردو جاپرسیارم بۆ تۆ بێگەر زۆر بە کورسی جوابم بێتەوانێت منێکی ڕۆژنامە نووس کە پێشتر لەو زانیاریانی کە لە زانکۆی خوێندومەیان لە هەر شوێنێکی ترا خوێندومە لە خولەکە خوێندومە بەسم نەبووە بۆ ئەوەی ببم بە ڕۆژنامەوانێکی پراپڕ ئەو کتێبە وام لێ ئەکات پڕزانیاری بم بەڵێ ئەمە گۆڤارێکە وەکووتمان تایبەتمەندە بە بوارە بە دڵنیاییەوە تو ئەگەرم گۆڤارە متابعی کەی بیر خوێنیتەوە و پێڕەوی ئەو ڕاستپاردانە بکەی کە تایەتی لە ڕووی تیۆریەوە بەڵێ بانکی زانیاری جەنابێت وەکو ڕۆژنامەوانێک هەم ئەبدەی دەبێتەوە هەم زانیاری تازە ئێتە سەر هەم بیر و بۆچوونی جیاواز ئەتوانێت سوودی لێوەرگێ بەڵام بە پراکتیکی ئەو ئەکەوێتەوە سەر ئیشکردن لە مەیدانەکەیەوە تا چەند ئەو بابەتە تیۆریانی کە وەری گرتووە جێبەجێیەکی و هەموو کەسێکیش وەکڵی لە مەیدانی ئیشکردنا دەرەکەوێ کەم و کورتەکانی چییە؟ ینی تۆ ناکرێتە نابڵێ من بانکی زانیاریم زۆر دەوڵەمەە بەڵام بەبێەوە هیچ بەرهەمێکە دەبێت هیچی شێکە دەبێت ئێستا تۆ بەرنامەیە پێشەژەکەی دوایی کە سەیرەکەیتەوە بەشێک لە کەم و کورتەکانت درک پێەکەی بۆ بەرنامی داهات و هەوڵەدەی دووبارەینەکەیتەوە وردە ئەمە بەرەوە ئەوە ئاڕوای کە ئەو کەم کورتانی هەتا بۆ نمونە لە چۆنەتی دانیشتن لە چۆنەتی پرسیارکردن لە چۆنەتی پێشوازیکردن لە میوان لە چۆنەتی بەستنەوەی وەڵامی میوانە کە بە ناوڕۆکی پرسیارەکان و واقعی ئەو شوێنی کە تۆی ئاتیاژی بۆ نمونە کوردستانە یا ئەوانە و جۆری پەخشەکەت ینی هەندێک جار تۆ هەندێک پرسیارەکەی بێ ئاگادارەوە بێ ئەم پەخشەی تۆ تاکوێ بڕاکە ینی پرسیارێ ناکەی بۆ هاوڵاتیەک بێکە لە ئەوروپا دانیشێ چونکە پەخشەکەی تۆ نایگاتێ پرسیارێک ناکەی کە پەیوەندی هەبێ بە بوارێکەوە کە لە کوردستانە نەبێ وە بێ ئاشنابی کە سنووری پەخشەکەت و سیاسەتی میدیایی کەناڵەکە چۆن و بچ شێوەیەکە لەو چوارچەوەیە پرسیارەکەی و بەرنامە ئامادەکەی و بەرهەمی میدیایی بەرهەمێنی بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆر شوان ئاجەم ئایڤەست کە ئەمڕۆ لەگەڵ مابووی سوپاس بۆ زانیاریەکانە بەڕاستی جێگەی بایەخ بوون سوپاس بۆ بینەرانیشم کە تا کوێسە لەگەڵ مابوون هیوادارم هەموو کاتێکتان خۆشی بێت